لە ساڵی 2014ەوە قەیران لە دوای قەیران بەرۆکی خەڵکی کوردستانی بەرنەداوە و ئاسۆی چارەسەری کێشەکانیش کە بە دروستی نازاندرێت کێشەیە یاخود دروست کراون کۆتایی نایەت. ئەوەی لە ماوەی ئەم چەند ساڵە لە ژیانی خەڵک گۆڕاوە تەنها تێپەڕینی ساڵەکان بووە. تا ئێستاش نازاندرێت ساڵی 2019 حکومەت بە چ سوپرایزێکەوە دەبێتەوە میوانی خەڵک. پێشکەوتن ئەوەیە تو بینای حەزارەت بکەی، بینای موسسات بکەی، دەستگۆڕی دەسەڵات بکەی، یاسا سەروەر بکەی، سێ دەسەڵاتەکە لێک جیاکەیەوە. ئەو وڵاتی ئێمە ئەویش کارەنەی تێدا بکرێ گەشە دەکا 5 میلەتی تریشی پێ بەخێو دەکرێەوە لە دەوڵەتی کوردستانیش نزیک دەبینە. خۆی ئەو حکومەتە لە بۆ خەڵکی دروست نەبووە تا ئەرچی لەسەر شانبی و دێزاین و بینای موسساتی سیاسی و قانونی و ئیداری و قەزایی و بەرگریشی بۆ تەبقەیەکی معەنە، بۆ تەبقەش باش ئیشی کردیە. ترێمان نابی چاوەڕوانی ئەوی لێ بکەین کە کاری باش لە بۆ میلەت بکەوە نەشی کردووە ناشیکە و 27 ساڵی ڕابرد و باشترین ئەزمونە کە هەرچی بەڵێنی داوە ڕاست دەرنەچوە. بەڕای ئابووریناسان ئەگەر حکومەت نیازی هەبێت قەیرانی دارایی تێپەڕێنێت و بناخەی ئابوووریەکی پتەودا مەزرێنێت دەبێت بیر لە گەشەبێدانی کەرتی کشتتوکاڵ و کەرتی تایبەت بکاتەوە. ئابوووریەکەم من لەسەر یەک پایەوەستاوە پایەکەش بریتە لە داهاتی نەوت. واکە ئەبینی جەنابەت کە داهاتی نەوت کە دابەزی کاریگەریکی زۆر خراپی هەبوو جگە لە هۆکارەکانی تری قەیرانی دارایی کەرتی کشتتوکاڵەکەمان بەهێز بکرێت کە توانە و ئیمکانێتی زۆر باشمان هەیە وەکو زەویەکی بەپیتمان هەیە وەکو با بڵین سەرچاوە مرۆیەکان زۆر با بڵین گونجاون و زۆرن بۆ ئەو بابەتانە کە ئەم کارتە بەهێز بکرێت. لە هەمان کات بواری پیشەسازی بواری گەشت و گوزار بە پلەی دووەم دوای کشتتوکاڵ گەشت و گوزار ئەنجا پیشەسازی ئەمانە هەمووی بەهێز بکرێن بە تایبەت کشتتوکاڵەکە و گەشتیاریەکە گەنجینی گەشت و گوزارەکە بەهێز بکرێت وای لێ بێت کە ئێمە ئیتر ئەوەندە پشت نەبەستین بە داهاتی نەوت. بۆ باشکردنی دۆخی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لە ساڵی 2019دا حکومەت تا ئێستا هیچ بەڵێنێکی کردداری نەداوە. کوردیش دەڵێت مانگەشە و سەر لە ئێوارە دیارە، بۆیە دەکرێت بڵێن پێشاتەکان و لێدوانی بەرپرسانی حیزبی حکومی ئومێدی خۆشی لێ چاوەڕوان ناکرێت. ڕامیا عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.